ليس لنا نصيب في هذه الشركة. شكرا. جارێکی دیکە دابەشکردنەوەی پۆستە ئیدارەکانی پارێزگای کەرکووک بۆ تا باسوخواسی نەتەوە و لایەنە سیاسیەکان. تورکمان داوای پۆستی دیکە دەکەن کە بە مافی خۆیانی دەزانن. ئەو پۆستانەی تورکمان داوای دەکەن سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و سەرۆکی ئەنجومەنی شارن. پێشتر سەرۆکی ئەنجومەنی شار بەدەست تورکمانەوە بوو، بەڵام ساڵێک بەر لە ئێستا سەرۆکەکەی کوژرا و لەو کاتەوە تا ئێستا پۆستەکە بە چۆڵی ماوەتەوە. محاولات حاليا جادة في إنهاء دور مجلس المدينة. لێستادا هەوڵەکان زۆر جدین بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی شار بە چەند پاساوێک بۆ ئەوەش چەند بەڵگەیەکمان هەن. بەپێی ڕێکەوتنێک لەگەڵ لایەنی کوردی سەرۆکی ئەنجومەنی شار درا بە تورکمان، بەڵام ئێستا دەڵێن هیچ ڕێکەوتنێک نییە. منیش دەڵێم ڕێکەوتنەکە هەیە و لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەشنووسی ڕێکەوتنەکە دەرهێنراوە کە تێیدا پۆستی سەرۆکی ئەنجومەنی شاری دابوو بە تورکمان. لەو کاتەوەی داعش هاتۆتە سنووری پارێزگای کەرکووک و ئەرکی پاراستنیشی کەوتۆتە سەر هێزەکانی پێشمەرگە، تورکمان نایاری خۆیان لە بوونی پێشمەرگە دەربڕیوە. سێ تورکمان لیستی برایەتی دەنگی پێدا. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دەڵێت تورکمانەکان نایشارنەوە بێمنەتن لە قوربانیدانی هێزەکانی پێشمەرگە. کۆمەڵێک مواقف گۆڕاوە، ینی دانپێنانێک ئەمە لە هەندێک لە کوت لە سیاسی تورکمانەکان بەداخەوە هەندێکیان هەندێک سەرکردایەتیشیان کە هیچ منەتێک بۆ هێزی پێشمەرگە دانانن کە لە شاری کەرکووکە، بەڵکو دڵگرانن بە هاتنی هێزی پێشمەرگە و لەوانەشە پێیان خۆش بێتەلێن کاکە ئیشەکەتان تاو کرد بگەڕێنەوە. یعنی کە ئەنەما کەرکووک بەشێک نەبوو لە هەرێمی کوردستان، کە ئەنەما کەرکووک مادەی 140 شملی ناکە، ئەمانە هەمووی کێشەی سەرەکی سیاسین ئەبێ بە ڕاشکاوە نەباسی لێ بکرێت. ئەمە نییە لە فەزای سیاست نییە تۆ پۆستێکت پێ بدرێت بە اتفاقی سیاسی بەبێ ئەوی تۆ بەرامبەر ئەوە هەڵوێستێکی سیاسی دەبێت. پێشتر پارتی و بەری تورکمانی لەسەر ئەوە ڕێکەوت بوون کە پۆستی سەرۆکی ئەنجومەن بدرێت بە تورکمان لە بەرامبەر ڕازیبوونیان بە گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام ئێستا دەڵێن لەبەر ئەوەی بەری تورکمانی لە بۆچوونەکانی پێشووی پاشەکشەی نەکردووە، چیتر پۆستی سەرۆکی ئەنجومەن بەوان نادەنەوە. مەساڵەحی ئەم حزبانەوە دەخوازێت. داوای ئەوەمان کرد کە پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بدرێتن بە ئێمە. بۆ چونکە کاتی خۆی کە ئێمە دامان بە لستی تورکمانی لە بەلاش نەماندا، بەڵام سیرمان کرد هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستەکانی لایەنە سیاسیەکانی تورکمانی کەوانەی لە ناو ئەنجومەنی پارێزگار هیچ گۆڕانکارییان بەسەر نات. تۆ بۆ پۆستێکە دەیتن بە لایەنێک یان بە لستێک یامەینێک تۆ ئەو هەنگایەک تۆ ده هەنگاو چیتە پێشەوە باو دوو هەنگاو بێتە پێشوو. دوای 13 ساڵ لە ئازادکردنی کەرکووک بەڵام وا دیارە شەڕی دابەشکردنی پۆست لە نێوان پێکاتەنەتەوەی سیاسەکان هێشتا گەرمە و نەگەیشتۆتە کۆتایی. مشتومڕی دابەشکردنی پۆست هەر جارە بە فۆرمێکی نوێ دەردەکەوێت، بەڵام هەمووی بە زیانی کەرکووکیەکان تەواو دەبێت، چونکە ململانەکان لەسەر باشترکردن نییە، بەڵکو لەسەر وەرگرتنی ئیمتیازی زیاترە لەلایەن هێزە سیاسیەکانەوە. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.